پێکنەهاتنی هێزە سیاسیەکان و دانەنانی پارێزگاری کەرکووک کاریگەری لەسەر بازار و جموجۆڵی هاوڵاتیان لە بازاڕەکانی کەرکووک دروست کردووە. هاوڵاتیان دەڵێن بازاڕەکان بە هەبوونی چاودێری ئیداری و باشبوونی دۆخی ئەمنی و سیاسی و جوڵەیان دەبێت. ئەم وەزعی کە لە کەرکووک ئاگوزارێ و کە خەڵک ئەیگوزارێنێ وەزعێکی هیچ خۆش نییە، خاستن لە دوای 16 ئۆکتۆبەرەوە وەزعی خەڵک بەڕاستی ناخۆشە و بێ محافزی و بێ قانونی و بێ دڵە ڕاوچەی خەڵک کاریگەری زۆر کردووە لەسەر بازار و لەسەر شتومەک و هەموو شتێک بە هەموو خواردنێک بە هەموو نەوعەکان و کە لە بازاڕە خەڵک هاتسۆکا و دێت و ئەڕوا بەڕاستی یعنی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە وەزعی بەڕاستی هیچ گەڕەکان خۆش نییە. وەڵا ئێستا بازار وەکو پێشتر نییە بڵێ بازار وەکو پێشاوێ، بەڵام خۆی ڕاستیەوەی کە وەکو ئینسان قەناعەتی بەرزەکەی خۆی بێ ئەوە ئەڵێ باشە و ئەگەوەی قەناعەتی پێ نەبێ لە خراپ خۆی هەموو شتێک قەناعەتە. ئەدەر قەزەی سیاسیەوە میدە دەست خواوە ئەی تەمان ئەی تەمان چۆن قەزەی سیاسی فەرقی زۆرە ئای چۆن ئارە وەڵا فەرقی زۆر کردووە وەکو فرۆشیار ئیسا بڵێن مەقسەد حیوان لە هەولێر و لە سلێمانیەوە بە ئەسراحەت نایە کۆمەڵی کێشەی هەیە کۆمەڵی مشکلیە تا ئاگاتە ئێرە تێگەی ئەگەڵ بێت و حیوان لەو لاوە بێ تاسیری بازار لەسەر هەموویە بێ هەرزانە بێ تاکید بەس لە هیچ شوێنێکەوە نایەن هەوەجا بیسەریانێژی ساکە کردیانە دەسەر دوای دەسەرەکەشی ئەڵێن نابێ ئەو نەبێ. دوای نەمانی دەسەڵاتی کورد لە شارەکە هاوڵاتیان پێیان وایە حزبە دەسەڵاتدارەکان هۆکارن بۆی ئەو دۆخە بۆ جۆرە بمێنێتەوە و هەوڵ جددی بۆ چارەسەری نەدەن. تاکید کاریگەری هەیە دانانی محافظ زۆر گرنگە بۆ کەرکووک لەم کاتەدا ئەبینی سەی بازار کە بزانە بازار زۆر چۆڵە خەڵک دڵی خۆش نییە. ئێستا لە چاو چەند ساڵەوە من چەند ساڵە بازاریە باشتر مەکرد بۆ بەرەبەر جێژنانان یعنی موادی زیاتر مەهێنا زیاترم سەرفەکرد ئێستا ئەم ساڵ ڕۆبعێ پار و پێراردێنین. بەڕاستی ئێمە وە گەلی کورد بە تایبەتی کاریگەری زۆرە هەم وەکو حڕیات هەم وەکو نەفسیان محەقەت هەم تاسی لەسەر بازار کردووە یعنی شار بتێنێت ئەمان نییە وەکو پێشوو پێشتر ئەمن و ئاسایش بەرقرار لە شارەکە یعنی بستنی خەڵکە بە ئاسایش گەیشتە سەری ئێستا خەڵک بە نێژی نیوەڕۆ پاری نەبان عەدە ڕوتێکەنەوە کابرا دۆلا فرۆشە ئەوتە نزیک ماڵی خۆیان کابرایان ڕوتەوە کردین بەبێ ئەوەی کەس لێ پێچینەوەی بکە شوتەی ئاسایشی شتێکە بێ یعنی ماقولە بە نێژ نیوەڕۆ خەڵک جیرفانی ببڕن. ئەمەوە کاری دانەنانی پارێزگاری کەرکووکە من پامێکم بۆ حیزبە کوردستانەکانی کەرکووکە بە حەقەت یعنی بۆ هەتانەوتە بۆ هەمووتان لێرە بوون بە حەقەت یعنی ئەمە پرسیار بۆ حیزبە کوردستانەکانێکم من ئەی بۆنیان پارێزگاری کوردان یان دیارە پێتان خۆشە عارەب حکوم ئەم شارە بکە. ماوەی 2 ساڵە دانیشتوانی کوردی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە لە چاوەڕوانی گۆڕانکاریدان بەڵام زاڵبوونی بەرژەوەندی حزبی بە سەر بەرژەوەندیە نەتەوەیی و نیشتیمانیەکاندا ڕێگرە لە یەکلاییکردنەوە و ئاساییکردنەوەی دۆخی شارەکە لە بەرژەوەندی کوردانی ناوچەکە. چیان هوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.